لە کاتێکدا زۆرێک لە وڵاتانی جیهان بە دوای هۆکاری کەمی وەچەخستنەوەدا دەگەڕێن و دەیانەوێت ڕێگەچاری بۆ بدۆزنەوە، بەڵام دوو توێژینەوەی ئەمریکی دەریان خستووە ئەوەی حکوومەتی وڵاتان بە دوایدا دەگەڕێن چارەسەرەکەی لە بن دەستی خۆیانە و هەستی پێناکەن. بەڵێ، گرفتە سەرەکیەکە مۆبایلی زیرەکە. توێژەرە ئەمریکیەکان گەیشتونەتە ئەو دەرەنجامەی بەکارهێنەرانی مۆبایلی زیرەک تێکەڵاوی و کارلێکی کۆمەڵایەتیان کەمترە و ئەمەش ڕنگدانەوەی نەرێنی لەسەر وەچەخستنەوە هەیە و حەز و ئارەزووی منداڵخستنەوەیان تێدا دەکوژێت. لە ساڵی 2007ەوە منداڵبوون لە ئەمریکا بە ڕێژەی 122 کەمی کردووە. توێژەران دەڵێن یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم دابەزینە زۆرە پەیوەندی بە دەرکەوتنی یەکەم مۆبایلی ئایفۆنەوە هەیە لەو ساڵەدا. توێژەران دەرەنجامی زۆر لەوە سیرتریان بۆ دەرکەوتووە کاتێک گەڕاونەتەوە بۆ ئەرشیفی ساڵانی سەرەتای دەرکەوتنی ئایفۆن. لە ساڵانی 2007 تاوەکو 2011 تەنیا یەک کۆمپانیای پەیوەندیکردن لە چەند ناوچەیەکی جیاواز پشگیری لە بەکارهێنانی ئایفۆن دەکرد. توێژەران بۆیان دەرکەوتووە دابەزینی ڕێژەی منداڵبوون بە دیاریکراوی لەو ناوچانەدا بووە و شوێنەکانی دیکە تاوەکو ڕادەیەکی زۆر ڕێژەکە وەکو خۆی بووە.